وفدی بەناو حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لە بنەڕەتدا وفدی پارتی دیموکراتی کوردستان بوونە و هاتوونێتە بەغدا نوێنەرانی کورد لە بەغدا ئاگادار نەبووین. ئەو ڕۆژەی ئێمە گەڕانیتەوە بە کوردستان ئەوەندە ڕۆژەیە هاتوون و هیچ هەماهەنگی و بە پەیوەندی تەلەفۆنیش لە نێوانمانە نەبووە، لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانیشان نەبووە و ئەم وەفدە هاتوون لە جیاتی پرسە نیشتیمانی نێتەواتیەکان گفتوگۆی لەسەر بکەن و قسەی لەسەر بکەن. هاتوون قسە لەسەر مانەوە و شۆنی یان شخصی وەزیری دارایی بەڕێز و شارزەباری بکەن بۆی لە پۆستەکەی خۆی دابمێنێتەوە. ئێمە دەیان بەڵگەمان هەیە کە سەردانی هەموو لایەنە سیاسیەکانیان کردووە، قسەیان لەسەر ئەم مۆزوعە کردووە و لە هەموو مێژووی 2 ساڵی ڕابردوومان لە عێراقدا وەفدی ئەم حکوومەتە یان وەفدی پارتی دیموکرات نەهاتون 2 ڕۆژ و 3 شەو و 2 ڕۆژ لەوێ بمێننەوە، بەڵام ئەم جارە ماونەتەوە درێژیان داوە بەمانەوەیان و هەموو لایەنە سیاسەکانیان دیرەوە. خۆزگا ئەوەندەی هەوڵیاندا بۆ ئەم پرسە کە پرسی مانەوە نەمانەوەی و شارزەباری هەوڵیان بۆ پرسە نیشتیمانی و نەتەواتیەکان بدایە و لە بۆش نەوەستاونێتەوە. کاتێک هاتوونێتەوە خەڵکی کوردستان و ناوچە دابڕاوەکانی کوردستانیان چاواشە کردووە بۆی کە ئیتیفاقێکی نەوتیان کردووە، خەڵک بەنجکەن و بە بەردەوامی خەڵک بەنج بکەن بۆ ئەوی بڵێن ئێمە ئیتیفاقێکی نەوتیمان کردووە و لەمە دوام موچەی خەڵکی ناوچە دابڕاوەکانی کوردستان جیا ئەکرێت و ئەدرێت. ئەوە بوو وەزارەتی نەفتی عێراق وڵامی دانێتەوە هیچ ئیتیفاقێک نەکراوەتەوە، واز لە چاواشەکردنی خەڵکی نایێنن و بەردەوام دەبن لە چاواشەکردنی خەڵکی بۆ ئەوەی مەرام و سیاسەتی خۆیان جێبەجێ بکەن. لێرە دیسان تاکید دەکەمەوە کاتی ئەوە هاتووە لایەنە سیاسی کوردستانیەکان بێنە سەر خەت چیتر ئەوەی کە بەرامبەر بە خەڵکی کوردستان لەلایەن ئەم حکوومەتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستانە دەکرێت ئتر بێدەنگ نەبن و بەرەو چارەسەرێک بڕۆن کە هەمووان لێ ڕازی بن.